خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. وێڕایەوەی کە داهاتەکانی هەرێمی کوردستان زیادیان کردو تا ڕادێکی زۆریش قەیرانەکان کاڵبوونەتەوە، بەڵام هێشتا لێبڕینی موچە بەردەوامە. ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە بۆ ئەم مانگەش بە لێبڕینی 121 بۆ فەرمانبەران و بۆ پلە تایبەتەکانیش بە لێبڕینی 150 موچەی ئەو مانگە دابش دەکرێت. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پرسیار دەکەن کە ئاخۆ بۆچی ڕوونکردنەوەیەکی شەفاف و دەقیق نییە لەسەر ئەوەی کە داهاتەکانی هەرێم زیادیان کردو، بەڵام ژیان و گوزەرانی خەڵک ڕەچاو ناکرێت. جگەلەوە ئایا ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا تا چەند کاریگەری لەسەر ژیانی خەڵک دەبێت؟ پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان، هەوڵی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بۆ ئەوەی کە بتوانرێت دۆخێک بێتە ئاراوە کە لانی کەم بەشێک لەو داهاتانە شەفاف بن. ئەم شەو هەمووانە لە پانۆرامادا لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت وەڵام دەدەینەوە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ بەشداریت لە پانۆراما. وەڵام من ئەمڕۆ هەم ژمارەیەک زۆر تەلەفۆن هەم ژمارەیەکی زۆر مەسجم بۆ هاتوو، مەسەلەن نەڵێن کاکە ئێوە قسە لەسەر ئەوە ناکرد. شەوی ڕابردوو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە میوان بوو. ئەم شەو بەڕێستان کە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانن، هۆکار چیە؟ مەسەلەن داهاتەکان زیادی کردووە، بەڵام لێبڕینی موچە بە شێوەیە بەردەوامە. مەسەن ئەوەی بە دوواداچوونتان بۆ کردووە کە جەنابەت مختصی لە بواری تەنانەت لە سامانە سروشتیەکان و داراییشە. بەڵێ زۆر سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان. سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست. هۆکارەکەی ئەوەیە کە کاک قوباد و کاک مەسرور و کاک ئاواتی شێخ جەناب پێیان باشە ببردرێ و ئەم قەناعەتە من هەموو جارێوەتومە و ئێسش ئێڵێمەوە پەیوەندی بە بوون و نەبوونی داهاتەوە نییە، پەیوەندی بەو قەناعەتەوە هەیە کە پێیان وایە 5 ملیۆن کەس ملیۆنێک و 253 هزار فەرمانبەری هەبێ یا موچەخۆری هەبێ زۆرە. و ئیتر ئەوە شەڕی داعش هات بوو بە دەرفەتێک بۆ پاشەکەوتی موچە و کە نایاساییە، دوایی بۆ لێبڕینی موچە کە هەر نایاسایی و ئێستش بۆ لێبڕینی موچە کە هەر نایاساییە. ئێستا داهاتی هەرێمی کوردستان سەر و ملیارە دۆلارە، چ بەوەی ناوخۆ و نەوت و گازی خۆی کە ئیفرۆشێ، ئەمە بە دوواداچوونە کراوەیان بەڵێ تەحەدایانەکەین بێن بیسەلمێن کەوانە چۆنی ئەگەر ورتری کەیتەوە بۆ بینەرەکانم دکتۆر. خۆی ئێستا بەس داهاتی گازی سروشتی کە کەس باسی ناکە یا کەم باسەکرێ حدودی 200 ملیۆن دلار داهاتێتی لە هەرێمی کوردستان بەس گازی سروشتی. نەوتیش ئەوە تا سعی ئەمڕۆی نەوت 68 دلار بێ لە برنتیانی. داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان گەشتە سەر 250 ملیۆن دلار. باشە ئەمانە هەمووی کۆبکەرەوە ئەکاتە سەر ملیارە دلار بێ لە داهاتی خاڵە و مرجیەکان و ئەوانش. ئەمە وەکو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان و نەوت و گازی هەرێمی کوردستان. ئەگەر لەگەڵ بەغداش ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ ئەوە بەغدا 256 ملیۆن دلاری تر ئەنێرێ لەو فەرقی مەقاسەی کە لە بینی پێشتریان وت زۆر کەمە. ئاخر زۆر کەم نییە لەبەرەوەی کە لە پاڵی هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوخۆی بۆمێنێتەوە، لە پاڵی هەرێمی کوردستان تقریبا نیوەی داهاتی نەوتەکەی بۆمێنێتەوە کارگە کۆمپانیاکانە و پشتی هەرێمی کوردستانیشی تایە. لەبەرەوە نییە، یعنی چ لەگەڵ چ جێبەجێکردنی مادەی 11 بودجێ عێراق بێ کە لەم دوایانە پەسەند کرا، داهاتی هەرێمی کوردستان سەر و ملیارە دلارە و مادەی 11 بە ملیارێک دلار بەڵێ مانگی بەڵێ و بێ لەوەش ینی لە مادەی 11 بەوازەحی ئەڵێ هەرێمی کوردستان مولزەمە بە پێدانی تەواوی موچی موچەخۆرانی وەکو ئەولەویاتی ئەو داهاتەی کە دەستێکەوە لە یاسای بودجێ عێراقی لە یاسای بودجێ عێراقیەوە کەوابێت چ لەگەڵ بەغدا ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ لە یاسای بودجێ عێراقی، چ داهاتی ناوخۆی خۆی و نەوت و گازی هەرێمی کوردستان خۆی بفرۆشرێ هەر سەر و ملیارە دلار. چەند پێویستە بۆ موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ ینی حدودی 800 ملیۆن دلار. ئەمە شتێکیش بەبێ لێ بڕین ئەمە بڵێ بە تەواتی بڵێ، یعنی تا 200 ملیۆن دلار ئەمێتەوە بۆ پرۆژەکان و بۆ شتی تر ئیسیسماری ئەمانە. ئەمانە پێمان ئەڵێن چی؟ یعنی لێرە من حقیقەتێک ئەمێ بڵێم ئەویش ئەوەیە کە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً ئیعلانی کردووە کە دەمێک ئیعلانی کردووە کە تەعینات وەستاوە. ئەم هەموو گرێبەستە هەیە، ئەم هەموو وانە بێژە هەیە، ئەو هەموو فەرمانبەری گرێبەستمە ئەم هەموو وانە بێژە هەیە، ئەم هەموو بێکارە هەیە، ئەم هەموو مامۆستا
مامۆسایوانە بێژ ئەم سێ کەمانە هەیە کەڵەکە بوون چەند ساڵە بەسەر یەکەوە دانەمەزراون بەڵام بەداتای بە دوو راپۆرتی ئەنجومەنی وەزیران کە هاتووە بۆ ئێمە و پەرلەمانتاران لە ماوەی ساڵۆنی ڕابردووە لە حدودی 45,000 فەرمانبەر دامەزراوە لەم هەرێمی کوردستان زۆریان چەکدارن بەڵێ جێدێنان بووە نەخێر بە نادات پەروەرانە طبعاً بە ئیعلان نەکردن بە ڕێگریکردن لەوانەی کە ینی بۆکوتم سەیەکەمەکان و فەرمانبەرانی گرێبەست و مامۆسایانی وانە بێژ و هەتا دوایی بێکارەکانەوەمان ئەمە پێمانەڵێ چی پێمانەڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەکار ئەهێنرێ نەک ئەوەی کە داهاتی نییە نەک ئەوەی کە ئەتاگە داهاتیش هەبێ ئەوە تا ئەی بڕێ و بە نایاسایی ئەیکا چونکە ئەمانە هەمووی باید لە پەرلەمانەوە کرایە کە پەرلەمانی بۆ تەهمیش کردووی و ئینقلابێکی سپی لەسەر پەرلەمان کردووە و دەسەڵاتی لێپرسینەوە و سزادان و تەنانەت بە دوواداچوونش معلوماتیشی نایەتێ بە پێویست کەس تەحەداکە وەزیری دارایی بزانێت تەواوی داهاتی هەرێمی کوردستان چەنە بە نەوت و گازیشەوە چۆن وەزیری داراییە نایزانێ بۆ لەبەرەوەی کە سیاست نەک ئەم وەزیری دارایی وەزیری دارایی پێشوش کاک ڕەباز حەملان خۆی لە کۆبوونەوەمان لەگەڵمان لەگەڵ سێ لیژنەی پەرلەمانیە خۆی ڕایگەیاند وتی مەقتوع شتێک ئەدرێ بۆ وەزارەتی دارایی ئەڵێ لەوە موچە و مەعاشی پێدەبرکە ئەوی تری ئەڵێ ئێمە نازانین چی لێت لە داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان ئەمە تا ئێستا بەردەوامە یعنی معقول نییە 300 ملیۆن دلار مەقتوع بدرێ بۆ وەزارەتی دارایی ئەوی تری چی لێ هات بۆ چۆچوو بۆ بەیاننامەیەکی مالی دەرناکەی بۆ 7 ساڵە یاسای بودجەت نییە ناینێری بۆ پەرلەمان ئێستاەوە مانگی 6 نزیک بۆتەوە بۆ یاسای بودجەی هەرێم نانێری بۆ پەرلەمان وەڵا بابزانین لەگەڵ ئەی باشە ئەی بۆ لەگەڵ بەغای ڕێکنا بۆ لەگەڵ بەغای ڕێکەوتنەکە جێبەجێ ناکەی ئەوەش لغزێکی ترە حەزەکەم ئەم شۆ قسەی لەسەر بکەین زۆر باشە قسەی لەسەرەکەین قەرار و شاندێکیش بڕەوە بەڵێ لەسەر داهاتەکانی کەواتە دکتۆر مەسەلەن ئەی چۆن ئەگەر نادەت پەروارانە بێ حکوومەت خۆی بە دوو راپۆرت ئەینێرێ بۆ پەرلەمان کە 45,000 کەس دامەزراوە نە ئاخر حکوومەت ئێمە گرتمان حکوومەت ڕقەمەکان هین ئاردووە ئێمە بەراوردمان کرد راپۆرتی یەکەم ساڵۆنیە لەمەوە پێش ئەڵێ 1,223,000 راپۆرتی دووهەم 45,000 چۆتە سەر کە لەم دوایانەیە دەستمان کەوتووە بایۆمەتری با بڵێن ئەوی کە بایۆمەتری ئەڵێ ئێ باشە ئەم دامەزراندنە کێ کردی چۆن کردتان ئەو هەموو مستحقی سەیەکەمەکان وانە مامۆسایوانە بێژ و فەرمانبەری بەڵام ژمارەی کارمەندی تەندروستی دامەزرا ئەو مامۆسایانی کە وانە بێژ بوون مەسەلەن گرێبەست بوون کران بە فەرمی ئەوانەی تیانە نە هەمویان نەکراوە نەخر نەکراون ئەنی ئەو ڕقەمەشی بخەیتە سەر ناکاتە ئەو ڕقەمە بە هەمووی ناکاتە 30,000 کەس سەر و 45 دامەزراندووە ئەمە خەلەلەکەیە بۆ لەگەڵ بەغا ڕێناکەون زۆر بە ئاسانی بەغا ئەم مەرحەلەی تەنفیزی ڕێکەوتنی بەغا و یاسای بودجەی عێراق پێویستی بۆ یەکاریم کوردستان داتا بنێرێ بڵێ خاڵە گومرگیەکان ئەوەنە دەست ئەکەوێ پارەتیایە و ئەوەنە حمولە هاتووە ئەوەنە بار هەڵگر هاتووە ئەوەنە لی دەستکەوتووە ئەوە ئاوە داهاتی ناوخۆ مرور ئەوەنەیە ئەوەنەیە تاپۆ ئاوە نەوت ئەوەنە ئەفرۆشتێ ئەوە نەهینەکرێت گازی سروشتیەوەنە ئاوە ئەم داتایانە بەغا چاوەڕوانی ئەوەی ئەڵێ وەفت بانەیە دۆفت بێ چی بکەین ئێمە ئەبێ داتا بۆ ئەم ڕۆژاندێک بڕوە بەڵێ بۆی ڕەفزیان کردو بەغا ڕەفزیان کردو لە شاندبانەیە داتا بابێ بۆ داتا بابێت چونکە لە یاسای بودجەی عێراقی ئەوە تەسپیت کراوە کە خۆشاندەکەش داتا نابات دکتۆر ئاخر نەیبردووە تا ئێستا نەیبردووە تا ئێستا و داتا ناردنیش ئاسانە پێویستی بە وەفت نییە ینی خۆمە مفاوەزات نییە جارێکتە تازە یاساکە ئیقرار کراوە تاوە تەسپیت بوو ماوەتەوە سەرەوەی کە داتاکە بچێتە بەردەستیان چونکە لە یاسای بودجەی عێراقیە ئەوە تەسپیت بووە کە دیوانی چاودێری دارایی عێراقیە دووربینیەکە لە خاڵە سنووریەکان لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان عقدەکە لەکوێیە عقدەکە لەوایە ئەم داتانە شڵەژاوە فەرم و قاچاقچێتی خاڵە سنووریەکانم بۆ کۆنتترۆلکە و بۆ زەبتکە و بیکە بە داتایشی منەظەم و تەسلیمی بەغای بکە ناتوانن لەبەرەی فتوفێڵی تیاکرێت لەبەرەی لی ئەشارێتەوە لەبەرەی لی دیارنامێنێ لەبەرەوەی ڕێگایان دروست کردەوە بە تەنیشتی خاڵە گومرگیەکەیە بە ئارەزوی خۆیان قاچاقچێتی پێکەن و یعنی دەستکەوتی مادی لێ دەسەکەوێت ئێ باشە ئەمانە چۆن تۆمارکەن چۆن تەسجیلیکەن چۆن بیکەن بە دۆکیومنتی ڕسمی و چۆن تەسلیمی بەغای بکەن و دواتریش کە تەسلیمیان کرد ئەبێ بە ماڵ بەسەریانەوە چونکە دوای تەدقیقە کرێت کە تەدقیقەکە دەرکەوت هەڵەیە ئەوە نەیترێ بێ بە ماڵ بەسەریان هەڵەیە ئەگەر ڕاستیش بێ هەرە بێ ماڵ بەسەریانەوە لە کابێ ئێوەتان دەستکەوتۆ لە ڕابردووە یعنی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ ئێمە ئەتوانین 700 ملیۆن دلار بین بە بەغا لە چی لە داهاتی نەوت و گازی هەرێم و لە نیوەی داهاتی ناوخۆ و خاڵە گومرگیەکان
کە پێوترێ نانەفتی یعنی باشە ئەی باشە کە 600 میلیۆن دلاری بە بەغا ئەی پێشتر بۆچی موچە خۆران تەبڕی کە تۆ ماگانە 600 میلیۆن دلار ئەتوانی بێ بە بەغا کە نیوەکەیەتی هێشتا ئەی بۆچی موچە خۆرانە بڕیوە کە هەر حدودی 600 میلیۆن دلارەکە بێلەوەی کە تۆ نیوەی بۆ مێنێتەوە کە 600 میلیۆنیر بە بەغا نیوەی داهاتی ناخۆ بۆ مێنێتەوە نیوەی لێرەیە کە لە ماوەی ڕابردوو چەند جارێک فۆکەسی حکوومەت لەسەرەوە بوو کە قەرزێکی زۆری لەسرە بەشێک لەو پارێ بۆ قەرزەکان بێیان ئێوە بە دوواداچون تا نەکردو لەسەرەوە باشە بابێن بۆ پەرلەمان بیسەلمێنن بابێن بۆ بەرنامەکەی جەنابەت ڕوونیکەنەوە داتاکە بخەنە بەردەستی خەڵک ڕێ بدەن بە تەدقیق وردبینی یعنی بۆ ڕێ نادەن بە تەدقیق وردبینی ئەوە دیوانی چاودەری دارایی هاواری لێ هەڵساوە لە ڕێگریم لێکن وەزارەتەکان زۆر چەند وەزارەتێک ڕێگری لێکا لە تەدقیق وردبینی هەرێکەوە بە بیانوویەکانی یەکێگەڵێ وڵا سامانە سروشتەکان لە وڵا لە ڕووی فەنیەوە یەکێگەڵێ لە ڕووی ئیداری و یەکێگەڵێ لە ڕووی ئەوە یعنی ئەم فرت و فێڵ و بەکارهێنانی حکوومەتە بۆ بەرژەوەندی چەند دەستە و تاقمێک لەم هەرێمی کوردستانەیە ئیستیغلالکردنی حکوومەت و دادۆشینی حکوومەتە لە بەرژەوەندی ئەم لە ئەولا بەڵام ئەوانش خۆیان لەگەڵ سیستمی عێراقیە یعنی لەگەڵ بودجەی عێراق و لەگەڵ تعاملکردن لەگەڵ خۆ حکوومەتی عێراقیش پڕە لەم گەندەڵیانە و لەم سەقەتیانە بۆیە هەردووشیان یەک ناگرنەوە چونکە چەند عێراق ئەبێت تەدقیقی بەیاناتی هەرێم بکە هەرێمی ژەبێت تەدقیقی بەیاناتی عێراق بکات چونکە ئەوە داهاتی عێراقیە کاڵێ لە 12.6 لە داهاتی عێراق معناوێ هەرێمی کوردستانە بێ دڵنیا بێت لە داهاتی گشتی عێراق چەنە بۆی 12.6 خۆی بزانێت ئەگەر زۆر بێ 12.6 بەرزە بێتەوە ئەگەر کەم بێ کەمە بێتەوە هی عێراق مەبەستە بەڵێ کابێ ئەم تەدقیقە پێوترێت تەدقیقی متەبادل یعنی ئەبێ بکرێت بەڵام لەبەر شڵۆژاوی هەردوو لاوە بە تایبەتی داتاکانی هەرێمی کوردستان پاک نین دروست نین بە تایبەتی هی خاڵە گومرجەکان بە تایبەتی هی داهاتی ناوخۆ نایانێ ینی بیەن و ببێ ماڵ بەسەریانە و دوایی بڵێ دکتۆر ئەو قسەی بە ڕێز دۆکسەرۆک فراکسیۆنێکی معارەزە لێ دووەرگرم یاخۆت حقیقەتی زۆری تیا چکە ئەمڕۆ مەسەلەن پرۆژێ کراوەتەوە لە سلێمانی سەرۆکی حکوومەت دەڵێ کە ئێمە خزمەتەکەین و ئەولەویاتمان خزمەتکردنی خەڵکە و مەسەلەن 5 ملیار ئەڵێ بۆ نازانم سلێمانی و بۆ سەوزکردنەوەی سلێمانیدا ئەنین و زۆر باشە زۆر باشە ئەی بۆ داتاکانیش ناخەنە بەردەستی خەڵک ئەی بۆ داهاتی نەوت و گاز ناخەنە بەردەستی خەڵک ئەی بۆ خەڵکە ناڵێن قەرزەکانی هەرێمی کوردستان چەنە و چیە و لەکوێیە بۆ خەڵکە ناڵێن نەوتەکە بە شێ فرۆشن بۆ خەڵکە ناڵێن داهاتی گازی سروشتی هەرێمی کوردستان چۆن تێپەڕێەوە گەشتە سەر 200 میلیۆن دلار و چی لێت بۆ چوە چێ بۆ خەڵکە ناڵێن بۆ تەدقیق و بۆ پەرلەمان ئاگای لەمانە نییە بۆ نایدەن بە پەرلەمان کە نوێنەری خەڵکن باشە ڕستەیەکە توت یعنی کەلیمەیەکە دوت کودەتای سپی بەسەر پەرلەمانە کراوە ئەمە یعنی پەیوەندی بە زۆرینە و کەمینینە و پەرلەمانەوە هەیە یاخۆت هەر بە مەبەست نە مەسەلە زۆرینە و کەمینە نییە مەسەلە ئەوەیە کاتێک کە وەزیرێک باوەکەی بۆی کە پرساندنی بۆ بکەی ناینێرێ بۆ خولی پێش و سەرۆکی پەرلەمانیان بەڵام هەفتەی ڕابردوو سێ وەزیر لە پەرلەمان بوو ئەخرەوە بۆ میواندەهریە بۆ پرساندن نییە بۆ پرساندن بڵێ بۆ پرساندن ئەمە یەک دوو کاتێککە پێڵێ کاکە یاسای بوجە بە پێی بەیڕەوی ناخۆی پەرلەمان کە یاسایە ئەبێ مانگی دە یاسای بوجە بگاتە پەرلەمان بۆی بۆ مانگی 12 تەواو بێ بۆ ساڵی داهاتوو پەیڕەو بکرێت 7 ساڵ ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بە کابینی نوێمیشەوە داهات و خەرجی نایاساییە ینی پارە پیاکە بە نایاسایی و خەرجی شێکا بە نایاسایی بۆ لە بەری لەڕی پەرلەمانەوە نیە یعنی ئەمە کارەساتەکان ئێمە کودەتای سپی لە وڵاتانە ئەگەر یەک ساڵ یاسای بودجەی نەبێ وڵاتە حکوومەت هەڵەوەشێتەوە چونکە ناکرێت حکوومەت داهات و خەرجی بە نایاسایی بێ کە بوو بە نایاسایی مانایە حکوومەت نییە معنایەوەی هەر مؤسسێکی ئیداریە و تەواو نەک ئەوەی کە حکوومەتی و حکوومەتڕانی ئەو جۆرەشتانە ئەوە بێ لەوەی وازەحە ینی ئەمە خەڵک باش لەوە تێگەیشتووە مەسەڵی دوو ئیدارەی و دوو ئابووری و دوو بەرژەوەندی و دوو ئەوە و دوو هێزی پێشمەرگە و لە هەرێمی کوردستانە ینی وازە حتا ئێستا باسی دەستور کە ئەکرێ ئێمە لە کۆنفرانسی لەم ڕۆژانی کە کرا سەر دەستور لە هەولێر پێمانوتن بە ئامادەوان بە هەمویان بەرپرسان و سەرۆکی حیزبەکان زۆریان لێ بوون سەرۆکی هەرێم لێ بوو ینی سەرۆکی حکوومەت لێ بوو جێگری سەرۆکی حکوومەت لێ بوو پێمانوتمان کاکە گیان یاسای دەستور لە دەستور مهمتر پارێزەری دەستورە ئەبێ هێزی نیشتیمانی پاڵپشتی لە دەستور بکە هەر یەکەوێت پێشێلیەکە تۆ کەسێک گێت خۆی سەرۆت و سامانیە وڵاتە ئەشارێتەوە ئەی با بۆ بەرژەوەندی چەند دەستە و تاقمێک ئێستا هەر خۆی یەت ئەڵێ با دەستور دابنین ئایا ئەم پێشلکاریە بۆ دەستور ناکە دوایی لەبەرەوەی دەستە و تاقم لەسەر دەستور ڕێی ئێوە بەڕوونی بزان قسەی لەسەرەکەی بەڕێز دکتۆر بەڵام مەسەلەن شتێکی تر هەیە من ئەو پرسیاری خەڵک بۆ ئەمڕۆ لە مانجی 2-3 نووسراو کراوە بۆ ئەوەی کە مەسەلەن پارە سەرف بکرێ بۆ جەزرە وەسەطیەکانی ناو شاری سلێمانی بۆچی ئەمڕۆ دێ
وەکو مزایدەیەک ئەوە قسەی خەڵکە مەسەلەن ئەوترێ ئێمە ئەوەندە پارەمان بۆ سلێمانی تەرخان کرد ینی ئەمە هۆکار چییە کە بە میزاج ئەو پارانە خەرجەکرێت من بەش بە حاڵی خۆم ئەگەر مزایدەش بێ پرۆژە بێ و خزمەتی خەڵکی تیا بکرێ با بکرێ وهر کەسێکێکا بابیکە دەستی خۆ بەڵام بۆ پێشتر جوابی نووسراو نادرێتەوە مەسەلەن دەیتر ئەوەش مەوزوعەکە ینی بەڵام لە کۆتایە گرنگەوە شتێ بکرێ بۆ خەڵکە تر بە مزایدە ئەکرێ بە مزایدە نەکرێ با منافەسە بکەن لەگەڵ یەکتریە بۆی کە پرۆژە بکەن و خزمەتی خەڵکن من ئەوم پێ باشە ئەوم پێ باشە منافەسە بکەن لە پێناوی خزمەتی خەڵک ئەو شەقامێ دروستکە ئەو پردێ دروستکە ئەو خانوێ دروستکە ئەو عیمارەیە دروستکە ئەو بیرێ دروستکە ئەو قوتابخانەیە دروستکە ئەو یعنی ئەو منافەسەیە باشە با ئەوە تەشجیعکەین منافەسە لە خەیرە منافەسە لە پرۆژەیە بەڵام ناکرێ ناداتپەروەری لە بەڵانسی بودجەیە هەبێ ناکرێت ناداتپەروەری لە خەرجەکانە هەبێ ناکرێت ناداتپەروەری لە پرۆژەکانە هەبێ ئێستا هەیە ئەوەی ئێوە ئەیبینن ئەزمونێکی چۆن گەندەڵی لەوە بەرهێنانەکانە هەیە ئەزانی چی مڵکی ئەم هەرێمی کوردستانە لە ڕێی پرۆژەی وەبەرهێنانەوە دراوە بە فڵان کەس بۆیەوە بەرهێنانی تیابکە فڵان کەس چۆ کردی بە پارچە پارچە و فرۆشتێتەوە کە ئەوە کارەساتی ئیسیسماریە کەڕوویداوە بەدەیان هزار دۆنم ئاوای لێکراوە بە ناوی پرۆژەی ئیسیسماریەوە و کابرا لەبەری دەستڕۆیشتووە ئەو سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئاوا بەکاری هێناو کە ناکرێت چونکەوە بێ پرۆژەی ئیسیسماری تیا بکە ئیجازەکەی لەسەر ئەوە وەرگرتووە ئەمە ئەی مەسەلەی تەملیکی ئەرز بڕۆ سەیری کە بزانە منطقەی پشدەر بزانە چی لێهاتووە چی لێهاتوە لە مەسەلەی تەملیکی ئەرز و ینی ئەمانە ینی سلێمانی بە هەمان شێوە وەرە سەری سلێمانی کە بزانە چەند پارچە زەوی گەورە بۆ ئەم کۆمپانیا بە ناقانونی تەرخان کراوە و بە سعرێکی زۆر کەم و تەجاوزی هەولێر هەر خراپتر دوهۆک هەر ئەوەی تر خراپتر ئەمە هەمووی چییە؟ ئەمە هەمووی پێوترێ فەساد ئەمە فەساد و گەندەڵی پەرلەمان ڕۆڵی چییە لەم نێوەندەدا ئەوەیە کودەتاسپێکی کە باسمان کرد پەرلەمان لێرەیە کاتێک کە یەت ئەمانە باسەکە پرسیانەری ئەنەری بۆ حکومت جوابی نایەتەوە بانیەکەی وەزیرەکە بۆی پرساندنی لەگەڵا بکەیت و سزای بێی ناینێرێ ئەی بە محکەمە و بە قانون و بە سڵتەی قەزاییەوە حاڵەتیەوە دەکەی بینین ئەوە ڕۆژنامەنووسانمان بینی لە بادینان چیان لێکرا بەهۆی ئەوەی کە دەنگی ناڕازیان هەبوو بەرامبەر بەم گەندەڵیانە و بەرامبەر بەم فەسادە ئەمە کودەتای سپی پێوت یانجی سپیانی بەبێ خوێن بەبێ خوێن هاتووە یەت ئەڵێ بەڵێ ئەبێ بیشی خۆین بیشی دزین و ئەبێ بێدەنگیش بن و ئەبێ مؤسساتی حکومڕانیش خازع بێ بۆ ئەوە و هەر کەسێکی سەرپێکی ئەمە بکە سبێنێ من بمیاتۆبی زۆر بە ئاسانی تۆمەتێکی یاسایی بۆ دروستەکە ئاراستەی دادگاتەکە ئەمە پێترێ فەسادی مقنن اینجا یعنی فەساد بە قانون یعنی یەت تۆ ئەخاتە بەندیخانەوەکو بۆ ڕۆژنامەنووسانەی بادینان کردویانەوە پێشتریشتی تریشیان کردو لەو بابەتە یەت بە فەسادی قانونی ئەمەد لەگەڵاکە و تۆش هاوڵاتیەکی یعنی تۆش تاکێکیچ یعنی فەرقی من و تۆی من حەسانم هەیە بەس لەوانێت تۆ لە من پارێزراوتربی لە وڵاتە بۆ لەبەرەوەی کە من هیچ ینی حەسانەکەم هیچ معنایەکی نییە و هیچ حەسانەیەکم نیە هیچ ئێوە کە ڕەخنە ئەگرن و سەرنج و تێبینیتان هەیە لەسەر ئەمانە مەسەلەن ڕوبەڕووی مەترسی و هەڕەشەبوونەتەوە ئەوە لە چاوقایمی خۆمانە ئەگینا هیچ شتێ نییە ئێمە پارێزێ خۆی بێ قانونمان پارێزێ قانون لە وڵاتەیان نییە کوا قانون مطلقی نا بە مطلقی بەڵام کۆ ئەو قانونەی کە پارێزەری نەک پەرلەمانتە مامۆستایەک بێ دکتۆرێک بێت لە خستەخانە دکتۆرمان نبینی چیان لێ کرد چەند ئیهانەکرا لە خستەخانەکان کوان چونکە خەڵکی دەستڕۆشتوو بوون بۆیان پەردەپۆشکردن و چەندین شتی تریش ئەمانە پێمان ئەڵێ هەرێمی کوردستان وەکو چۆن بلاسخارت لە وتارەکەیە لە کۆنفرانسی دەستوراوتی وتی وریابن هەرێمی کوردستانەکەتان وان نەزانن تاسیری ئەو ڕستەیە چی بوو مەسەلەن من لێ بووم دەستخۆشیشم لێ کرد لە بلاسخارت وتم سپیچەکەت زۆر بەقوت بوو و دڵسۆزانەترین وتار بوو لەناو هەموو وتاری هەموو سەرۆک حیزبەکان کە لێ بوون دڵسۆزترین وتار بوو کەوتی هەرێمی کوردستان بە تەمام ببن تا سەر هەروە بمێنێتەوە هەتا ئێوە ئاوا بن قسەکەی لە فریای خۆتان بکەوە بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ بینەرەکانم تەفسیرەکەیت یەک فریای خۆتان بکەون دژاتی گەندەڵی بکەن گەندەڵی سەری خواردوون بە تایبەتی چێتی و پارتی دوو هێزی نیشتیمانی دروستکەن بۆی بەرگری لە خۆتان و لە دەستورەکەتان کاکەتانەوێ دایبنێن و دژی ئەوانە بۆستێتەوە کە پێشەلکاری دەستورەکەن چونکە دەستور یعنی باوکی یاساکەن سێ لەگەڵ بەغایە زمانی تەفاهم بدۆزنەوە چونکە لەم مەرحەلەیە بیرکردنەوە لە جیابوونەوە کارەساتی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و کەس پاڵپشتان نییە لەم منطقەیە
وڵاتانی دراوسی ئەم جۆرەشتانە ئەمانە خاڵە هەستیارەکان کە چەند ساڵی ئێمە هاوارەکەین ئەوە تا بەرپرسینەتەوە یەکگرتوەکانە نێنێتەوە گرتوەکان تەسیری هەیە مەسەڵەن قسەی بلاسخات کاریگەری هەیە وەڵڵاهی جا ئەویش وەکو نەتەوە یەکگرتوەکان قسەکە ئەوەی تەسیر دروست ئەکا لەم وڵاتە لەم هەرێمی کوردستانە ئەوەیە کە کێ هێزی چەکداری هەیە ئەوەیە کە کێ هێزی ئابووری هەیە ئەمانە تەسیر دروست دەکەن بۆیە هەموو جارێ خۆیان ئەڵێ نێکێتی و پارتی ئەڵێ ئەگەر یەک کورسیشمان هەبێت لە پەرلەمانە بەس چونکە هێزی چەکدار و هێزی ئابووریمان هەیە هەرێمی کوردستان هەر هی ئێمەیە ئەگەر یەک کورسیشمان هەبێت لە پەرلەمانە ئەمە یعنی چی یعنی ئێمە ئەبێ دا من لەو کۆنفرانسی دەسوورەشا وتم ئەمە بێئومێدی نییە بڵێن وڵات چاک نابێ نەخێر دەواازە هەیە بۆ چاکبوون و نمونەشمان بۆ هێنانەوە وتمان ئەمریکا کە دەسووری ئەمریکییاندانا کە 5 بنەمای سەرەکی هەیە لە ئازادەکان 16 ساڵ هێزی نیشتیمانی ئەمریکا بەڕۆڕی ئەوانە بۆ کە ناچوونە ژێرباری دەستور و دژایەتی دەستوریانە کرد هەتا هەموو ئەمریکایان خستە ناو چوارچێوەی دەستوری ئەمریکا بۆی بتوانێت گەشە بکە بۆی بتوانێت بژی دەستور پێناسەکە ئەوەیە عەقدێکی گرێبەستێکی کۆمەڵایەتیە بۆی کۆمەلگا حکمی خۆی بکە بۆ شێوازی حکومڕانی ماف و ئازادەکان و ئەرکەکانی تیا دیاریکراوە بێ کەوا بێ ئەمە بچیمان پێڵێ ئەمە پێمانەڵێ وەکو بلاس خارتی شووتی ئەبێ بەخۆمان نابچینەوە بۆیە وتم ئەمە بێئومێدی نییە نەخێر وە لەوێ ژوتم لە کۆنفرانسی دەستورە وتم ئەبێ ئەو بڕیاردەرانەی کە مەسئولن لە بڕیارە سەقەتەکانی ئەم ڕۆژەیان دروست کردو بۆ هەرێمی کوردستان ئەتوانن بەخۆیان نابچنەوە بە مستەڵەحە قورئانیەکەی خۆمان پێڵێن تەوبە تەوبە یعنی بەخۆی ئاچوونەوە و ڕاستکردنەوەی هەڵەکان و نمونەشمان هەیە لە دنیاە زۆرێک لەو سەرکردانەی کە گەندەڵ بوون لە قۆناغێکە سەرپێچیان کرد لار بوون تەنانەت خیانەتی نیشتیمانیشیان کردبوو لە قۆناغێکە هاتنەوە سەر خەت و چوونەوە بەرەی گەل و بە خۆداچوونەوەیان کرد و وڵات گەشایەوە وڵات فری نمونەی مالیزیامان هەیە نمونەی بەنگلادیشمان هەیە نمونەی پەنەمەمان هەیە نمونەی کۆریاکانمان هەیە نمونەمان زۆرە جملەیەکی هاوسەرۆکی یەکێتی بە ڕێزپاف و تاڵبانیشەوە بوتی 10,000 کەس سقیان بە ئێمە نەماوە ڕاستەکەن وەرن با بە خۆمان دابچینەوە بڵێن بە میلەتەکەمان بڵێن هەڵەمان کرد کاکپاڤڵ ڕاستەکە ئێوە چەند پشتیوانی ئەو ڕائاکەن کاکپاڤڵ ڕاستەکە بە میلەتەکەمان بڵێن هەڵێن بەڵام من هەر بە کاکپاڤڵ خۆی ئەڵێم کاکپاڤڵ فەرمو دەستخەرە دەستی میلەتەکەت و بەڕۆی ئەو گەندەڵانە بەرەوە وەکو هاوسەرۆکی یەکێتی هەر گەندەڵەکانی ناو یەکێتی فەرموو میلەت لە پشتە فەرموو تۆ و کاگلاهور پێکەوە ئەو گەندەڵانەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستکەنەوە میلەتیش لە پشتانە بێ بە غەیر یەکێتیەکانیشەوە بۆ لەبەرەوەی کە ئەمە ئیتیجاهەتەواکێ پارتیش ئەبێ وا بکە پارتیش ئەبێ وا بکە من وەختی خۆی بە چەند سەرکردەیەکی نیشتیمانی مێژووی ئەم گەلەم وتووە وەختی خۆی پێم وتم ئەگەر ئەتانەوێ قۆناغێکی نوێ دەست پێ بکات لەم هەرێمی کوردستانە گەل پشتیوانتانە بۆ دژایەتی گەندەڵی گەل ماندووە گەل ڕقی لە هەمووتانە ئێستا خەڵک ڕقی لە هەموو سیاسیەکە ڕقی لە هەموو حزبێکە و ئەوەی کە ئەگەر بشتێت دەنگ بە یا لەبەر مەسلحەتی موچەکەی دەنگەیە یا بەرژەوەندی پرۆژە ئەوانەی هەیە یا هەندێکی تر بەعزێ مەبادی ئەخلاقی و بەعزێ ینی مەبادی هانیەیە بچێت دەنگ بە ئەگینا زۆرینەی زۆرک و داتای ئەخیری هەڵبژاردننی ڕابردوو زۆرینەی زۆری ئەسڵەن هەر ڕقی لە هەڵبژاردن بڕای پێنەماوە کاکتۆر ئەگەر هاوسەرۆکانی یەکێتی ئەوەی بەڕێز ئەڵێ کە خۆت ئەڵێت ئەتوانن بیکەن ئەگەر ئەوان بیکەن دۆخەکە گۆڕێ ئەتوانن شتێ بگۆڕن بەدڵنیاییەوە بە دەیانی وەکو ئێمەمانان پشتیوانی هەموو کەسێک ئەبین کە گەندەڵی بکە لە خۆیەوە تا حزبەکەی تاوەکو مؤسساتی حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە چونکە ئەوە ئیتیجاهەتەواوەکەیە بە پێچەوانەشەوە ئەگەر بەتەما بین خەڵک هەڵخەڵەتێنین ئەگەر بەتەما بین لە ظاهرا بڵێن ئێمە دژایەتی گەندەڵێکین بەڵام لە واقعا خاڵە سنووریەکان و قاچاقچێتی و پارەپیاکردن لەسەر حسابی گەل بکەین بەڕاستیەوە ناچێتە سەر ئەوە ڕێک سەرەتانە سەرەتانی جوازەحە کۆتایەکەی چۆنە بە تایبەتی لە ئاستە پێشکەوتوەکانیە کە من ئەزەم هەرێمی کوردستان لە ئاستێکی پێشکەوتوی لە ئاستێکی پێشکەوتوی کانسەر و سەرەتانایە بەڵام ئەتوانین توانینەکەش لەو ڕێگایەوەیە و نمونەش زۆرە هەم بە درێژایی مێژوو هەم لە واقعی سەردەمی نوێش گرنگ چییە؟ گرنگی ئەو سەرکردانە ئاوەکو کاکپاڤێڵ بە قسە و بە کردار کاکپاڤێڵ ئەوەی ماوە اینجا بە کردار بەڵێ ئەو گەندەڵانە بەڕێزان بوون بە خەڵکی دەستڕۆیشتوو
یعنی گەندەڵکاری وا هەیە لە حکوومەت بەقوترە، گەندەڵکار هەیە لە یەکێتی نیشتیمانی بەقوترە، گەندەڵکار هەیە لە پارتی دیموکراتی کوردستان بەقوترە. باشە لە ڕووی هێزی چەک و لە ڕووی هێزی ئابووریەوە. باشە گەندەڵکار هەیە دەرەقەتی نایەن، گەندەڵکار هەیە بەرژەوەندی سیاسیان لەگەڵیا هەیە بۆیە ئیپارێزن و پەردەپۆشی بووەکەن. بە تایبەتیش ئێستەوە بەرە و هەڵبژاردن ئەوانە ئەڕوا. باشە تۆ هەر ڕۆژنا ڕۆژ هەڵبژاردنێکە داناوە جارێ هەیە عێراق دوایەوە 2 ساڵی تر جا هی پەرلەمانی کوردستان دەست پێکاتەوە ئەمان معناوێت تۆ مجارێ لەبەر هەڵبژاردن و لەبەرەمانە تۆ چاکسازیەکان ناکەیت دژاتی گەندەڵەکان ناکەی. ئەمە واکە نەزیفەکە بەردەوام بێ کێ بێ بە قوربانی فەرمانبەرە بێ بە قوربانی موچەخۆر بێ بە قوربانی سێکەمەکانە بن بە قوربانی مامۆستایوانە بێژە بێ بە قوربانی ئەمانە بن بە قوربانی. ئەو پرسیارە وەڵامەکەی خۆی لای من ڕوونە بەڵامە مێ مەسەلەن بوروژێ بۆ نمونە ئەگەر مەساڵحی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چەند دەست ڕۆی شتوێ کابێکە گەنداڵی ئەەکەن ئەوانە قەتعکە بەقەت دوو ئەوەندەی نفوزی ئەو خەڵکی ڕەش و ڕوت و قوربەسەر پشتیوانی ناکات بۆ نمونە بۆ پارتیش مێژوو بۆی سلماندوین کە مانەوەی هەر حزبێک هەر دەستە و تاقمێک هەر حکومڕانێک بەندە بە نزیکی لە گەل و لە بەرژەوەندەکانی گەلەوە. ئەو سەرمایەدارانەی کە باسییانەکەین و ئەڵین گەندەڵ و دەستڕۆیشتون و لە حکومت بەقۆتترن و لە پەرلەمان بەقۆتترن و لە سڵتەی قەزایی بەقۆتترن و لە یەکێتی بەقۆتترن و لە پارتی بەقۆتترن ئەوانە لە کاتی ئەزمەیە کەسیان فێری هەرێمی کوردستان نەکەوتن. ئەوانە لە کاتی قەیرانە کەسیان نەهاتن دوو پول دابینکەن بۆ فەقیر و هەژاریان هەرێمی کوردستانە. ئەوانە نەهاتن خوێن بڕژن لە پێناوی ئەم گەل و نیشتیمانەیە وەکو ئەو ڕووباری خوێنەی کە ڕژا بۆ دروستکردنی ئەم هەرێمی کوردستانە پێکهێنانی. ئەوانە سبینێ ڕووداوێک ڕووبا یەکەم کەس کە کوردستان جێ هەڵێ و هەرێمی کوردستان جێ هەڵێ ئەوانە بن چونکە ئیسtisمارات و مەساڵح و جنسیەی دووهەمیان لە وڵاتانی دنیا مسۆگەرە و هەیانە و پارێزراون. لەبەرەوە نابێت کورتبینانە مامەڵە لەگەڵ مۆزوعیا بکرێ بوترێ پاراستنی ئەمانە لە بەرژەوەندی ئێمە یعنی داخ نییە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکوژانی شەهیدە قارەمانەکانی ئەم گەلە موچەی زیاتر وەربگرن لە کەسوکاری ئەو شەهیدە پاڵەوانانە ناودارە ئەستێرانەی مێژووی گەلی ئەم کوردە ئەم گەلی کوردستانە کارەسات نییە ئەمە مستەشار و خائین و ئەوانەی کە دەبابەی بەعسیان هێنایە سەرم هەرێمی کوردستانە لە لیستی موچەیە لە پێش ئەوانەوە بن کە قوربانیان داوە خوێنیان ڕشتووە و شەهیدیان داوە. دکتۆر جملەیەکی عەطفی یاخود بەجددی هەیە لەناو قایمەیە نەخێر لە وەزیری شەهیدان پرسم بڵێ وایە یان نە لە سەرۆکی لە کاقوبات پرسم بڵێ وایە یان نە لە سەرۆکی حکوومەت بپرسم بڵێن وایە یان نە ئێمە تەحەدایان نەکەین خۆیان ئاعترافیان کردووە لە هۆڵی پەرلەمانە باسییان کرد ئەمانە تەحەدیات پێنج ساڵە ئەبێ جارێک بەرنامەمان کرد بەڕێزت وتت مەسەلەن بەرپرسێکی باڵای ئەو هەرێمە پێوتم زۆری ژەو قسێ دەنجیدایەوە کە خەڵک هەبوو هەژدە موچەی هەبوو ئێستاوە خۆشبەختانە بایۆمەتری هەیە مەسەلەن قسەیەکی تریش هەبوو مەسەلەن لە هەندێک لە ژوورەکان کراوتیانە هەموو کەس قابلی کڕینە لای ئێزێکی سیاسی ئەمە تا ئێستا بەردەوامە ینی ڕاشکاوبی بەڵێ بەس هەموو کەسێنە ئەوان و تویانە آخر جملەیەکە بوولەوە بەڵێ ئەوان لەوانەیە ویستی بێتیان هەر کەسێ بکڕن تا ئێستا هاتوێ بەدەستیانەوە بەسەوە معنایان نییە کە هەموو کەسێک قابلی کڕینە کەسانێک ماوە لەم هەرێمی کوردستانە کە خۆیان نەفرۆشتووە کەسانێک ماوە لەم هەرێمی کوردستانە بە حەڵاڵی ئەژین و دڵسۆزن بۆ ئەم خاک و نیشتیمانە و زۆریش لە مغڵایەتەکانیان ڕەفز کردوێتەوە تەنانەت تەهدیدی کوشتنیشیان بۆ هاتووە بەڵام تەسلیم نەبوون و تەسلیمیش نابن بەڵام کەمن و پشتیوانیشیان لەناو جەماورە ناو خەڵکا کەمە و پشتیوانیشیان لەناو سەرکردە سیاسەکانی شاکەمە بگرە لەوانەیە لەناو حزبەکانی خۆشیان ناکەم بێ بۆ لەبەرەوەی کە منزومەیەک هەیە حزبەکانیش ئەو حزبە کاریگەرە بە قووەتە بوێرە لێ بڕاوە قوربانی دەرە نین کە بێن تەواو دەرێک بە مەترسیانە بکەن و بێن قوربانی بن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵیەکان لە داعش خەتەرتر گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەم گەندەڵیەیە و ئەوە تەقارینێتەوەی گرتوەکان هەموو جارێ باسی زۆر بە دواداچوونەکەی دکتۆر زۆر وردەبیت مەسەلەن بەبێ جیاوازی لە زاخۆ تا خانەقین دیارترین گەندەڵی کە لەم ماوەیە بەردەست کەوت بێتی بووە کە ئازاری دابیت نیشتیمانیان بەرنامە ئێمە نیشتیمانیە ڕەنگە زۆر کەس بڵێت زۆر کەس پێمانەڵێڵەوە موسسەیەکن سەر بێچێتی نیشتیمانی کوردستان ڕاستە بەڵام نیشتیمان بۆ ئێمە لە هەموو شتە گرنگترەوە تەنانە ڕەنگە باکیدی بۆ یەکێتیش منیش کەسێکی ئازادم لە هەموو شوێنە قسەی خۆمەکەم بەڵێ گەندەڵەکان
بەزەرد و سەوز و شین و ئەوانە نییە. گەندەڵیەکان نەخۆشیەکە یاوێتە جستەیەم هەرێمی کوردستانە پێوترێ سەرەتان یاوێتی لە ئێسقانی. ئێسقانی یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئیسیسماریە، ئەوەی کە نەوتیە، ئەوەی کە گازی سروشتیە، ئەوەی کە مقاولاتە، ئەوەی کە داهات و خەرجیە، ئەوەی کە پەیوەندی بە بژێوی خەڵکەوە هەیە، ئەمانە ئەوەی کە قانونیە، منزومەی قانونی، ئەمانە کانسەر لی داوە یاوێتی لە ئێسقانەکان. ئەمانە مۆدێلاتی گەندەڵیتیا. یعنی ئێستا مؤسساتی علمی لە دەرەوەی وڵات زانکۆکانی جیهان زۆریان دیراسەی چۆن لە دراسی جۆرە تازەکانی کۆڤید-19 یەکەن کە نوێ بوونەتەوە، ئاڵێن لە هەرێمی کوردستانە تەمەن عێراقیش لەگەڵ بە هەمان شێوە جۆری نوێ لە گەندەڵی لە دروست بووە کە لە دنیاە یعنی هین نەبووە، نوێ بۆتەوە. چۆن نوێ بۆتەوە؟ سەرکردەیەتە سەر شاشاڵی خەڵکی نابێ هەمومان دژی گەندەڵی بین، بەڵام تەماشاکی خۆیەتی ئەیدزێ، خۆیەتی قانونی بۆ دانێ، خۆیەتی هێز دروستەکە بۆی پشتیوانی لێ بکە. لەو لاشۆیەت ئەڵێ من نیشتیمان پەروەر و قوربانی ئەدەم و حەفەلاتەکە و تەکریمەکە و خەڵات ئەکات و ئەم جۆرە شتانە. ئەمە مۆدیلێکی زۆر داهێنانێکی زۆر عەجیبە لە هەرێمێکا کە هێشتا دەوڵەت نییە. ئەوەش مشکلێکی ترە. گرنگ چییە؟ گرنگ ئەوەیە دەواازە هەیە بۆ ڕاستبوونەوە، بەڵێ دەواازە هەیە بۆ ڕاستبوونەوە. فەرمونون باوا فەرز بڵێن ئێمە غەڵەتین، بیسەلمێنن کە ئێمە غەڵەتین و وەرن ئێوە ڕاستەکە بکەن. ئەمانەی کە ئێڵین ئەگەر ڕاستین وەرن ئێوە ڕاستەکە بکەن و لەگەڵ ئەو خەڵکەیە ڕاستەکە بکەن. و دواتریش ئەگەر شتێک ڕوویدا، ئەگەر ئەم هەرێمی کوردستانە دووکرد بوو، ئەگەر ئەم هەرێمی کوردستانە ئەم هێز و ئەو هێزی ئەقلیمی هات پەلاماری دا و قۆرخی کردیان بە تەواوەتی ئەڵێم خستێ باوەشی و بردی بۆ خۆی. ئەگەر عێراق دوو ڕۆژی تر بەنەوەیەک لە نەوەکان یعنی کارەساتێکی تری دروست کرد، ئەو کاتە کەس شەفاعەت ناکا بۆ ئەم سەرکردانە و ئەو کاتە مێژوو لە لاپەڕە ڕەشەکانیە ئەمانە نووسێتەوە کە ئەمانە بەرپرس بوون و هەرێمی کوردستانیان ئاوا لێ کرد یا هێشتا هەرێمی کوردستان ئاوا على الأقل بۆ مێژووی خۆیان با فریای ئەم دۆخە بکەون، بەلای کەمەوە بۆ مێژووی خۆیان، بۆ مێژووی بنەماڵەکانیان ئەو بە خۆداچوونەوەی بکەن. و من بەلەنزیکەوە بە بەتاکەیانم وتووە ئەوانەی کە بڕیار بەدەستن، وتومە لە خۆتەوە دەست پێ بکە، لە خۆتەوە دەست پێ بکە. مەیە بەو خەڵکە بڵێ خەڵکینە چاک بن، نەخێر تۆ چاک بە خەڵکی چاکە بێ، تۆ چاک بە ئیدارەش چاکە بێ. دکتۆر لەسەر ئەوە هیچ نمونەیەکێ مەسەلەن دیارترین گەندەڵیەکان وەکەوەی پێش و پرسیارم کرد. بۆ نمونە بنزین، ئەزانی بنزینی سیارەکەی من و تۆ و ئەو خەڵکە لە 120 مادەی بنزینە، لە 180 تری موادی ترە پێوترێ موادی مسەرطن، یعنی کە ئەچێتە ناو مەکینەی سیارەکە و ئەسووتی و ئەچێتە هەواوە، من و تۆ بەس هەڵی مژین ئیتر ئامادە بین بۆ توشبوون بە سەرەتان. ئەزانی بۆ ئێستا ئەماری سەرەتا زۆر زیادی بەڵێ بێگومان ئەوە بچووکترین شتە. یعنی کەسوکاری من کەسوکاری تۆ ئەو میلەتە ئەو خەڵکە ئەو فەقیرە ئەو هەژارە هەتا مەسئولەکە خۆی ئەوەی پارەکە قازانجەکە لەم مادە مسەرطنەی بنزینەکە خۆشی ئەو بنزینە بەڕزە بۆی ئەویش خۆشی یعنی کەوابێ ئەمە نمونەیەکەلەوە ئەی دەرمان ئەی کەرتی دەرمان ئێ باشە ئەمە ناکرێ وەقفەیەکی بۆ بکرێ، ئەمە ناکرێ وەستانێکی بۆ بکرێت، نابێت کەسێک هەبێ بڵێ ستۆپ. ماوەی پێش و پەرلەمانتارێکی چێتی ئەڵێکە لەسەر گزۆزی سیارە و نازانم بژێری سیارە و ئەوانە دەرمان هاتووە دەرتەنانە دەرمانی چارەسەری سەرەتانیش. ئەوە چییە؟ بۆ تێ ئەپەڕێ، چۆن تێ ئەپەڕێ، لەکوێوە هات، بۆ هێشتان کێ ڕازی بوو؟ ئەو نووسنگەیە چیەکە لە شاری سلەیمانیە ڕێئەدا بە قاچاقچێت هەر گومرجێکە هەیە بێنە بۆ داخڵەکەم بە ڕوبع قیمەت گومرگ مەدە. ئێوە چییە؟ ئەوە بە بەرچاوی کێوەیە؟ ئەوە بە بەرچاوی مەسئولینی سلەیمانیەوە نییە؟ ئەوە بە بەرچاوی شارە سەوزەکەەوە نییە؟ ئەی بە بەرچاوی کێوەیە؟ بڕۆسێنی هەولێرکە بزانە چەند هەزار مەتر دووجایان ناوە بە مەسئولێک بەبێ عقد، بەبێ قانون، بەبێ استحقاق، بەبێ ئەوەی پرۆژێکی سیسماری هەبێ بای 3 ملیۆن دۆلارە. دەیان نمونی ئاوا هەیە. باشە ئەمە چییە؟ ئەی بۆڵێ سەر و 1000 ملیۆنێر دروست بۆ لەم هەرێمی کوردستان، ئەی بۆڵێ 11 ملیارد سەر و 11 ملیاردێر دروست بۆ لەم هەرێمی کوردستانە. لەکوێ؟ ئەوە تا دکتۆر بەرهەم سەرۆکی کۆماری عێراقە یاسایەکی تەقدیمی پەرلەمانی عێراقی کردووە بۆ هێنانەوەی پارە دزراوەکانی عێراق.
تەقدیری پارە دزراوەکانی عێراق بە 150 ملیار دۆلارەکە. بڕێک لەو 150 ملیار دۆلارە سەر بە هەرێمی کوردستانە بڕێکی. و من یەکێکم لەوانەی کە ئەو یاسای عێراق بەس لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئیقرار بکرێ کە دکتۆر بەرهەم تەقدیمی کردو بۆ هێنانی ئەو پارانە، هی هەرێمی کوردستانیش وا ئەکەین کە ئینفاز بکرێ و ئیشی بۆکەین. بێت یە 3 ساڵ لەمەوە پێش کەشفی ئەومان کەوتمان مەسئولی گەورە هەیە لەم هەرێمی کوردستانە، شۆقەی زۆر کڕیوە لە ئەڵمانیا و لە وڵاتانی تر بە پاریس پیکراوی ئەم هەرێمی کوردستانە. گەورەترین گرت کە هاتە بەردەمان ئەوەیە کە یاسایەک نییە بۆ کۆنتترۆلی ئەو بەرەنگاربوونی ئەوە. ئێستا یاساکە شوقەیە و کڕینی و پارەسپیکردنەوەی بەڵێ بەردەوامە پارەسپیکردنەوە ئەسڵان لەعبەیەکە لە نێوان ئێرە و وڵاتێکی تری کەندا و ئەوروپا ئەوانە ئەگەر یاساکە ئەو ئەوەی نردوێتی بێ بە یاسا سەر و کۆمار استفاده ئەو کاتە من لەگەڵ تۆگرتۆکانش چوومە سەرخەت، ئەو کاتە نەتەوەگرتۆکانێتە سەرخەت، ئەو کاتە داوا لە وڵاتە ئەکرێ بوونە بانقی سویسرا ئەڵێ حسابی فلان کەسم بەرێ، داتاکانیم بەرێ، بە دوواداچوونی بۆ ئەکرێ و ترافیکی پارەکان لێرە و بۆ ئەوە هەمووی دەرئەکەوێ ئەکرێ بە تەقاریر، یەتە بەردەستی بڕیاردەرەکان، یەتە بەردەستی ئەم عێراقە، یەتە بەردەستی هەرێمی کوردستان، یەتە بەردەستی ئێمەمانان کە بە دوواداچوونی بۆ ئەکەین، فەزحیانەکەین، ئیعلانیەکەین، ئەڵێن ئەمە ڕاستەیە. خەڵک هەیە ینی مەسەلەن ناو بێ دیار بێگەر نەشی لێرە مەسەلەن پارەی هەبێ لە دەرەوە پارەی دزرا ئای بێ قەزابی یاخوا ئەو پارانە بۆ چۆچێ نەکەر ئەوان نەک سیاسیەکان وەبەرهێنەرەکان ئێستا زۆربیان فێر بوون وەبەرهێنان لە دەرەوەکەن سیقیان بە وەبەرهێنانی هەرێمی کوردستان نەماوە. ئەی تۆ ناڵێ ئەمە بەرهێنانە بەچی ئەژین زۆربیان ئەچێ لە تورکیاوە بەرهێنانەکە، ئەچێ لە ئەوروپاوە بەرهێنانەکە، ئەم پارەی ئێرە ئەیباتە دەرەوە لەو فەوزایە لەو ئەوانی کە باسیەکەی مەسەلەن خۆ حکوومەتیش ئەکید قسەی خۆی هەیە لێرەش داوە لە بەرپرسانی باڵای حکوومەتەکەین تەمەناکەین بێن لە بەرنامەکەی تۆیا بەرپرسانی ئەنجومەنی وەزیران وەڵام دەنەوە بێن وەڵام یا پێکەوە لە بەرنامەکەی توای میوانداریمان بکەی بە ئێمە ئامادەین ئێرە مینبەرێکە بۆ خزمەتی نیشتیمان. کاک دکتۆر لەسەر دەستور مەسەلەن ئەگەر هەموو فەوزایە هەبێ چەندێرێکت لەسەر وت بەڵام بە تەفاسیلی لای ئێوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان تێڕوانینتان چییە؟ ئێستا کاتی ئەوێ دەستور بنووسرێتەوە مەبەستم کاتی هەرێمی کوردستان مەبەستمە و فەوزا و ناکۆشی دێوان هێزولایەنە سیاسیەکان لە هەموو حاڵەتێکە دەستور ضرورەتە. بەڵێ یعنی دەستور ئەو عقدەیە ئەو گرێبەستەیە ناوەڕۆکەکەی ئەبێ ئەوە بێ کە بریتی بێ لە پاراستنی ئازادی بیرڕا معتەقد، ئازادی ڕادەربڕین، ئازادی بزنس و بازرگانی، ئازادی فێربوون، ئەم ئازادیانە ئەم مافان اینجا مافەکانی تیا پارێزراوە بێ، مافی چین و توێژەکانی تیا پارێزراوە بێ. ئەمە دوو سێ سەرۆت و سامانی نیشتیمان بە دەستور پارێزراوە بێ. چوار هێزی نیشتیمانی و یەکریزی نیشتیمانی لە دەستورە بەرجەستە بوو بێ. ئەمانە بنەماسەرەکیەکانی دەستورن بە دیدی ئێمە. لەوانەیە بڵێن ئەیدی باشە ناترسین دەستورێکدا بنێن ئەمانە بە زۆرینە تێیپەڕێنن کە دەستورێکی لاواز بێ و لە بەرژەوەندی ئەو 1970 کۆمپانیا لۆکاڵیە نەوتیە بێ کە مستەفیدن لە کەرتی نەوت و گاز و زەریبە نادن. ئایا ناترسین لەوەی کە دەستورێک بێ کە گەندەڵکار بپارێزێ؟ ئایا ناترسین لەوەی کە دەستورێک ببێ بە چوارچێوەیەکی دەستوری بۆ پاراستنی یعنی ئەوانەی کە ئەیانەوێ هەتایە لەم دەسەڵاتەیە بمێننەوە؟ ئێمە ئاڵێن بەڵێ ئەبێ بە هەمومان ڕێگری بکەین لەوەی کە دەستورێکی ئاوا لەدایک بێ، بەڵام ئەبێ بە هەمومان کار بۆ دەستور بکەین. ناکرێ وڵات بێ دەستور بێت، تەنانەت ئەگەر دەستور چەند تێبینێکیشی لەسەر بێ بەڵام یان بڵێن دەستورێک بەڵام بە زۆرینە و کەمینە بەڵام دەستور هەر ئەبێ هەبێ. چونکە ئێمە بەڕاستی وەکو چاکسازی خوازان ئێستا ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێمە هێزی چەکدارمان نییە، بەڵام هێزی معریفەمان هەیە، هێزی مەدەنیمان هەیە. ئەم هێزانە هەمووی بەکارهێنین بۆچی؟ ئەمانێت دەستور بەدەستمانەوە بێ بۆ بەرەنگاربوونی گەندەڵی، ئەمانەیە دەستور بەکاربێنین بۆ چاکسازیەکان. سبێنێ بۆ هێزە بڵێن بەپێی دەستور تۆ ئەبێ نیشتیمانی بی، سبێنێ بۆ خاڵە گومرگیە بڵێن بەپێی دەستور تۆ ئەبێ سەرۆت و سامان، بە کەرتی نەوتوگاز بڵێن بەپێی دەستور تۆ ئەبێ پارێزراوە بی، حکوومەت ئەبێ ئاوا بێ، سوڵتەی قەزایی ئەبێ ئاوا بێ. بە قووەترین چەکە دەستور کە بەکاری بێنی بۆ چاکسازی. ئەگەر بە زۆرینە و کەمینە کرا و مەسەلەن لە بەرژەوەندی ئەوانە نووسرایەوە کە بۆیە وتم ئەبێ بە هەمومان ڕێگری بکەین لەوە، ئەبێ بە هەمومان ڕێگری بکەین لەوەی کە دەستور لەبری ئەوەی کە فاکتەرێکی سەرەکی و بەهێز بێ بۆ چاکسازی بۆ ژیانەوەی خەڵک جارێکی تر ئەبێ نەهێڵین ببێ بە کەڤەرێک ببێ بە چەترێک
بۆ زیابوونی گەندەڵکار و بەهێزتربوونی گەندەڵیەکان و ئەوانە و ئەگە هەر کەسیش ئەو کاتە پشتیوانی لەوە بکە بێگومان تەقسیرێکی گەورەکە بەرامبەر میلەتەکە. چیرۆکەکانی قورئانی پیرۆز بێسەمەر نین، هەمویان حکمەتیان تایە. جەنابەت لە هێزێکی ئیسلامیت و پیاوێکی متەدەینیت، مەسەلەن ئەوەی چیرۆکەکەی یوسف کە درودی خوای لەسەر بێ ڕەحمەتی خوای لەسەر بێت کاڵێ تەفسیری خەونەکەم بۆ بکە حوت مانگای بەڵێ حوت مانگای زەئیف حوت مانگای قەڵەویان خواروتی 7 ساڵ قات و قوڕیە ئێمە حوتەکەمان تێپەڕاند تقریبا وانە حوتێکی بێ قەزابێەوە 30 ساڵ ناملانی کەم لەو بێپارەی خەڵکەڵێم ئەمە هەر خواردنی مانگا زەئیفەکان بۆ مانگا قەڵەوەکانیان خوارد و ئەو قات و قوڕێ ڕووی کردە وڵاتی ئێمەش یان بەڕاستی ئێمە یوسفێکمانە ئێمە جارێ لە بەعاناتی ئەوەیان کە بانەڵێن مانگا ئەڵێن گەندەڵکارەکان لە ناو یەک یەکتریە خۆن ئیتری گەندەڵی قەڵەو گەندەڵی زەئیفە خوا و گەندەڵی زەئیفیش ضەربە لە گەندەڵی قەڵەوەیە ئاوا یعنی یەکتریە خۆن کێ بۆتە قوربانی خەڵک کێ بۆتە قوربانی خەڵک ئەم هەرێمی کوردستانە بە یەک کەس چاک نابێت ئەم هەرێمی کوردستانە بە هەڵمەتێکی نیشتیمانی چاکە بێت ئەم هەرێمی کوردستانە بە سەرکردە دڵسۆزەکانی چاکە بن بەو سەرکردانە چاکە بن کە یەنەوە ناو گەل بەو سەرکردانە چاکە بن کە گەل ئەکەنەوە بە پاڵپشتی خۆیان من دڵنیایان ئەەکەمەوە گەل ئەوەندە ماندووە گەل ئەوەندە بێزارە گەل ئەوەندە تووڕەیە هەر سەرکردەیەکی دڵسۆز بێتەوە پاڵگەل بە خۆی و بە هێزەکانی بە هەموو جۆرەکانیەوە گەل پشتیوانێکی زۆر گەورەی لێەکە و دەستخۆشی زۆر و ئەشتێتە مێژووە بۆیە لە ترۆپچی گەندەڵیەکانە سەرکردە ئەستێرەکان دەرەکەون لە ترۆپچی معاناتەکانە بەڵێ مێژوو ناویان بە پرشنگداری ئەنووسێتەوە کە ئەمانە قوربانیان دەفەرموو نێلسۆن ماندێلا سیرکە نێلسۆن ماندێلا ئەیتوانی ببێ بە پاشای ئەفریقیا بەڵام لەبەرەوەی کە دڵسۆز بوو بۆ مەبادیئی خۆی دڵسۆز بوو بۆ مرۆڤایەتی دڵسۆز بوو بۆ گەلەکەی خستیانە بەندیخانەوە چەند ساڵ لە بەندیخانە بە ئینفرادی مایەوە بەڵام دواتر سەیری نێلسۆن ماندێلاکە هەتایە نێلسۆن ماندێلایە لە مێژوو ئینسانیەتە وە سەیری گەندەڵکارەکانیش کە بزانە کەس باسییانەکە چوونە چۆ لە چۆن ئێستا هەرکەس هەر باسیشیان ناکە بۆیە مێژوو بۆ ئەوانەیە کە هەڵوێستی مێژوویان ئەبێ و قوربانی مێژوویش ئەدەن چەند گرنگە بەرپرسێکی ئەم وڵاتە کە گەندەڵیەکە طبعاً لای خۆیان ئەوان خۆیان بە گەندەڵی نازان ئەڵێ منیش چەند ساڵ بەو شاخەوە و خەباتم کردو قوربانیم داوە ئێستا مستحقی ئەوەنی مەسەرەن ئەوەنە بیرەنەوت بۆ من بێ مەسەرەن ئێستا مستحقی ئەوەنی بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان لە ژێرەوە لە ڕێی کۆمپانیایەکەوە بۆ خۆم و بۆ کەسوکارم بێت یانی ئێستا مستحقی ئەوە نیم چەند خاڵی گومرگی داهاتەکەی بۆ من بێت ئەی من هەموو قوربانی واوە پێمان نەفرۆشێتەوە چەند گرنگە ئەمە بڵێ من هەڵە بووم بە میلەتەکەی بڵێ من هەڵە بووم وە لەم دواوا نابم بۆ ئەوەش داهاتەکە فەرمو تەسلیمی گەلی یەکەم جارشتر بەم مەواقیفانە هەرێمی کوردستان زیندوو ئەبێتەوە جارێکی تر و دیسانەوە وردە ئومێ دەگەڕێتەوە ئەم حاڵەتی بێ ئومێدی ئێستا لەم هەرێمی کوردستانە هەیە ئەو تا پشدەر ڕایگەیان ئەڵێ گەنجمان وا نامێنێ ڕۆیشتن ئەم وڵاتە تووشی هیجری جەماعی بووە بڕۆ سەیری سنوورەکانی تورکیا و یۆنان کە بزانە لە نێوە قەومیاتەکانی دنیایەکەیانێ بگەنە ئەوروپا بزانە کورد زۆری لێ یان نە لەسەر سنوورەکانە ئێوە لە ئەخیر وەکو ئاخیر پرسیار لە جەنابی لە حاڵەتێکی وەهایە ڕۆڵتان چی ئەبێ وەکو یەکگرتووی ئیسلامی ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان وازەحە یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکی مەدەنیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم مووقیفانەی کە ئەیکەین هەی بۆ بەردەوامە لەسەری ئاشتی خوازە هەوێنی ئاشتیە هەوێنی خەباتی مەدەنیە پاڵپشتی هەموو چاکسازیەکە کە هەر کەسێک بیکە جیاوازی لە نێوان ئەحموو مەحموو زەرد و سەوز و شین و پرتەقاڵی و مۆر ناکە گرنگ نیشتیمانە نیشتیمان لای ئێمە هێڵی سوورە ئەوە یەکگرتووی ئیسلامی کوردستانە و ئەخیر شتم ئەخیر بە جوملەیەک پێم بڵێ ئەگەر ئەوانە نەبێت مەسەلەن چەند یوسفێک نێن چی ڕوەدا ئەوەی بلاسخاروتی بەدڵنیایی ئەوەی بلاسخاروتی بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆزەوە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردن بەی وای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ